ئیمام خەتیبێک لە فەلەستین نوێژی نیوەڕۆ جەنازەیەک دێننە ژوورۆ پیاوێکی بەتەمەن ئەهلی مزگەوت. یا ڕەبی خوایە بە ئەهلی مزگەوتمان قبوڵ کەی. پیاوێکی بەتەمەنی ئەهلی مزگەوت کە خەڵکی خۆشی دەوێ، ڕوو لە خوا، دیندار، خواپەرست، نوێژی نیوەڕۆ ئەیدێنن بۆ مزگەوت جەنازەکەی. بەڵێ کەس و کارەکەی حازر نییە. ئیمام و خەتیبی مزگەوتەکە دەڵێ موسڵمانان ئینشاءڵڵا نوێژی عەسر نوێژ لەسەر ئەم پیاوە بەڕێزە دەکەین، نوێژی جەنازە. چونکە هەندێک ماڵ و مناڵی کەس و کاری لە دوورەوە هێشتا نەگەیشتوونە، خۆتان حازرکەن ئەمڕۆ ئینشاءڵڵا نوێژی عەسر نوێژی لەسەر دەکەین، لەسەر ئەم جەنازەیە، بۆی مناڵەکانی هەمویان ئامادە بن کە لە دوورەوە دێن. بەڵێ بەڵام کاتێ نوێژی عەسر هات چی ڕوویدا؟ ئیمام و خەتیبەکە خۆشی لەگەڵ جەنازەکەی ترا نوێژی لەسەر کرا. ئیمام و خەتیبەکە خۆی کەوتی ئینشاءڵڵا نوێژی لەسەر دەکەین عەسر، بەخوا لەگەڵ جەنازەی بەتەمەنەکان نوێژی عەسر هەتووە نوێژیان لەسەر کرا. ئەوە ژیانە.